فەرەزەن کەسێک قسەت بۆ دەکا هیچ ڕەبتێکی بۆ نمونە بایۆلۆژیەوە نیە بەس بۆ مەبەستێکی ئایدۆلۆژی لێمان بووە بە بایۆلۆجیست ینی کەسێک کەیتر لە بایۆلۆژیا شارەزایە هەر لە خۆیەوە باسی DNA و باسی پەرەسەندن و باسی کابرا خوتبەیەکی دینی دەدا پڕی کردووە لە بایۆلۆژی تۆ هیچیش لەبارەی بایۆلۆژیەوە نازانی ئەم جۆرە لە وەهمیەوەی کە ئەم کەسە دەزانێت وەهمیەوەی لە کۆمەڵە شتا قسە دەکات دیتر ئەم شتانە بەڕاستیە و پسپۆڕ نێتیایەنە بەڵام واش قسە دەکا کە چییە کە شارەزایە تەواو ئەو شارەزاترە لەوانەی کە بایۆلۆژیان خوێندووە ئەمە تەمان نەگەل لەوە لەنا ڕۆشنبیرەکانی شاوانی یان ڕۆشنبیرەکان قسە لەسەر هەموو شتێک دەکەن واش قسەی لەسەر دەکەن کە لەو مەجاالە زۆر شارەزان لەو کەسانەی کە لەو مەجاالە پسپۆڕن و ئیش دەکەن وا سۆفست ئەمەیە کە دەڵێ من هیچ هونەرێک نازانم هەمووشیان دەزانم ئەوەشی هیچیان نازانێ هەموویان دەزانێ بێبوان نەزانە ئەمە شتێکی تایە یعنی ئەمە زانینێکی ڕواڵەتیە هیچیان نازانێ بەڕاستەقینە بەڵام هەموویان دەزانێ بە ساختە بەڵام ئەوەی کە پسپۆڕە یەکێکیان دەزانێ بەڕاستەقینە ئەوانی تریش نازانێ هەر بەڕاستەقینە ینی ئەوانیتر نازانێ بەس سۆفیست هەموویان نازانێ بە هەموویان دەزانێت بە ساختە و بەڵام هەموویان نازانێت فعلەن بە حەقیقەت نایانزانێت بەس ڕواڵەتێکی لەو شتە معلوماتێکە جاری وایە ئەم کەسە معلوماتەکە ئەوەی نییە لەبارەی ئەو شتەوە کۆمەڵە معلومات کۆ دەکاتەوە دەچێت خۆی عەرز دەکاوە خۆی عەرز دەکاوە باسی دەکا کە جەماوەرەکە دەخەڵەتێنێت کە ئەم کەسە شارەزایی لەما هەیە